چنی سەرچێمەی کۆتا گفتوگۆ چنی سەرچێمەی کۆتا گفتوگۆ تافی بەرزە چڕێ چشێن ناڵۆ تۆ تافی بەرزە چڕێ چشێن ناڵۆ تۆ ئەسرین و دیڵێ چی کردن تۆزێ ئەسرین و دیدە چی کردن تۆزێ فەیکێ مەوارنی جەدیڵێ تەرزێ فەیکێ مەوارنی جەدیڵێ تەرزێ تافگەی زەڵم یەکێکە لە سەرچاوە ئاویەکانی هەورامان دەکەوێتە ڕۆژەڵاتی گوندی زەڵمەوە بە شێوەی قەڵوەز لە بەرزای شاخەکانەوە دەڕژێتە دەرەی زەڵم بە درێژەی چەند کیلۆمەترێک شارۆچکەی خورماڵ دەکات بە دوو بەشە و بە دەشتە پان و بەرینەکەی شارە زووردا گوزەر دەکات و دەگاتە دەریاچەی دەربەندی خان زەڵم بە سێ شێوە باس کراوە شێوەیەک لە شێوەکان دیدێکی مێژوویە بۆ زەڵم کە زەڵم وەکو قەڵای زەڵم باس کراوە لە ناو تاریخە وەکو شوێنەوارێکی مێژوویان وەکو با بڵێن پێگەیەکی تاریخی و پێگەیەکی کۆنی هەندێک جار ئەو شوێنەوارە مێژووی شوێنەوارێکی دێرینی کۆنیشی هەیە وەکو سەرچاوێکی ئاساری باس کراوە کە من لێرەدا تەسەور ناکەم لە بابەت هیچەکەی ئێمەوە بێن لە بابەت کارەکەی ئێمەوە بێ دوو دیدیتر هەیە بۆ زەڵم دیدێکیان دیدێکە لە ناو ئەدەبیاتە بە شێوەیەکی گشتی کە شاعران باسی زەڵمیان کردووە ئەتوانم بڵێم لە سەدە 95 شاعران زەڵمیان تەنها وەکو تافگەی زەڵم بەکارنەوەتە وەکو ئاوی زەڵم دیدێکی تریان هەیە ڕوانینێکی تر هەیەیان باسکردنێکی تر هەیە کۆمەڵی شاعری میلی و شاعری ترمان هەیە لە ناو زەڵما لە ناو گوندی زەڵما و لە ناو لادەکانی دەوروبەرە زەڵمیان باس کرد وەکو لادێ ئەم دوو تەسەوری زۆر زۆرجیان ئەوانەیە کە بەگشتی لە ناو ئەدەبیاتە باسییان کرد وەکو وتمان تەنها وەکو قەڵبەزە وەکو ئاوێک باسییان کردووە ئەوانەی تر چونکە وەکو زادگەیەک یان وەکو شوێنێکی یاداوەری خۆیان تیا هاتوون بەدەر لە تافگەکە باسی شێوازی ژیان و کشت و کاڵ و ڕاوکردن و زەڵم وەکو شوێنی جوگرافی وەکو سنوور و وەکو ڕووبەر و وەکو شوێنەوارێکی ناوچەیی باسییان لێوە کردەوە و هەروەها هەموو ئەو زیکرات و یادگاری و داستانی عاشقانە و خۆشەویستی و پەیوەندی کۆمەڵاتی و دۆستایەتی ئەوەی کە هەیەە لە ناو زەڵمە باسییان کردو ئەمانە بەگشتی ئەو شاعران کە زیاتر خەڵکی دەڤەرەکان و بەتایبەت ئەو شاعران کە سەر بە گوندی زەڵمن بەگشتی ئەمەوێ لەسەر ئەوە قسە بکەم بۆچی زەڵم لە ناو ئەدەبیاتە شوێنی هەیە ئەمەوێ وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە کە ئەڵێن زەڵم لەکوێی پانتایی ئەدەبیاتەیە بە سەرنجدانمان لە ئەدەبیاتی کوردی بەپەی قۆناغە ئەدەبیەکان لە کلاسیکەوە بۆ ڕۆمانتیک و بۆ ڕیالیزم و هەروەها بۆ مۆدێرنە و بۆ ڕوانگەیەکان و هەتا بۆ شاعرانی دوای ڕاپەڕێنیش قۆناغێکی ئەدەبی نادۆزینەوە شاعرێکی ئەدەبی نادۆزینەوە دیوانێکی ئەدەبی نادۆزینەوە کە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ئەو شاعرایان ئەو قۆناغە ئەدەبێت تایدا باسی زەڵمی نەکرد بێ ئیتر بە هەر جۆرێک بێ ئەگەر بە وشەیەک بێ ئەگەر بە وێنەیەکی شعری بێ ئەگەر بە کۆی تێکستێک بێ تایدا ئەم تافگەی دیمەنێکی دڕفێنی هەیە وەک وێنەیەکی سروشت پەیوەندیەکی ڕاستە و خۆی لەگەڵ هەست و ڕۆحی مرۆڤەکاندا دروست کردووە پانتایەکی فراوانی لە بیرکردنەوەی هۆنەراندا داگیر کردووە پاڵەری گەشەکردنی خەیاڵی شیعریان بووە پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان خەیاڵی شێعری و هونەر و ئەدەب لەگەڵ سروشتا سروشت بەدەر لە نووسینیش ڕووبەرێکی بەرفراوانی بیرکردنەوە و ئەزمون وەرگرتن و جوانی وەرگرتن و چێژ بەخشینە بێگومان کەم شاعیری کورد هەیە لە سروشتا ماکی شێعری و بەهرەی شێعری خۆی نەتەقان بێتەوە و یەکێ لە هۆکارەکانی شێعر نووسینی زۆربەی شاعرانی مێژووی ئەدەبی جیهان سروشتێکێکیانە بەڵام ئەوەی کە بابەتەکە ئێمە جیاکاتەوە لە ناو شاعرانی ناوچەی ئێمەدا بە تایبەتی هەر سێ شاعر سەیدی بێسارانی مەولەوی سروشت ڕووبەرێکی زۆر بەرفراوانی لە ناو شێعرەکانیانە داگیر کردووە سروشت هەر ئەوە نییە نەخشە بکێشرێت و بەو جۆرەی کە هەیە پیشان بدرێتەوە لە شێعری ئەو شاعرانەدا لە شێعری ئەو شاعرانەدا سروشت و ماکەکانی سروشت و ڕەگەزەکانی سروشت بە وێنەی مرۆڤ لە جستوجۆ و گەڕاندان لە هەوڵ و محاولەدان بۆ دەربڕینی مەسئلە گەورەکانی عیشق و خۆشەویستی مەسەلەن لە مەولەویدا ئەبینین کە باسی گوڵ ئەکا باسی گوڵاڵە ئەکا ئەڵێ
لە پای دەربەندەکان ئەمەڵیان گوراڵان لە پای دەربەندان ئەو یەکتر وێنەی ئارەزوومەندان ئەڵێ ئەو گوڵانەکە سەیری یەکترەکەن ئەنوارنە یەکتر وەکو دوو ئارەزوومەند دەڕوانە یەکتر کە دوو ئارەزوومەندی سیفەتی مرۆڤە ئەو ئەیا بە گوڵەکان مەسەن لە شوێنێکی کە باسی تافگەی زەڵمەکە ئەڵێ وەکو دێوانەیەکی سەرشێت عیشقی کەسێ چوەتە ناخی واسەری خۆی هەڵاگەرێ و خۆی ئەیا بەم تاوێر و تاش و بەردانە تا و هەتا ئەگاتە خوارەوە مەسەلەن کە باسی بەڕەزاەکە عینی حیساب سیفەتی مرۆیی پێبەخشێ کە باسی گیاەکە کە باسی مردوو ئەکا لە ناو سروشتا جیاوازیەکە ئەوەیە ئەمان نەهاتوون سروش دوێنە بکەنەوە بەو جۆرەی کە هەیە بەڵکو لە سروشتا سروشتێکی کەیان خۆڵقانووە کە تەبایە لەگەڵ سروشتی ناو خود و ناخی شاعیرەکاندا. پێگەی زەڵم وەک ناوچێکی گەشتیاری ناوێکی دیاری هەیە و هاوشانی شوێنە گەشتیارەکانی تری کوردستان ساڵانە هەزاران گەشتیار ڕووی تێدەکەن بەڵام خوێندنەوەیکی تر هەیە بۆ زەڵم لە ناو ئەدەبیاتی کوردیدا جیاواز لەو دیدەی بەچاوی مێژووی و ئابووری سەیری زەڵم دەکات. شەونمی دیڵێ چی بێنجاری شەونم و دیڵێ چی بێنجاری چی کەوتێنی حاڵ چەنی وهاری چی کەوتنی حاڵ چەنی وهاری. لە ناو ئەدەبیاتی کوردیدا زەڵم کەرەستەیەکی شیعری تایبەتە لە هەموو قۆناغ ئەدەبیەکاندا هاوکات شاعیرانی میللی ناوچەکە وەکو زێد یادەوەری دەردەدڵ باسی خۆشەویستی و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی زەڵمیان کردووە. تافگەیەکە ئەوەی ببینێت ناتوانێت کەوا بێدەنگدانیشێت و هیچ شتێکی لەسەر نەنووسێ. تافگەی زەڵم ئەو تافگەیە کە لە ناوقەدی ئەو شاخەوە کەوا دێتە خوارەوە و لەو بەرزایەوە کەوا ئەسرینی وەکو باران دەژێتە ناو ئەو چەم و دۆڵەوە. من لەسەر تافگەی زەڵم یا لەسەر زەڵم و تافگەکە دوو شیعرم نووسیوە. یەکێکیان تایبەتە لەسەر تافگەی زەڵم نووسیومە کە باسی جوانی تافگەکە دەکات و ئەو تافگەیە چۆن دەژێتە خوارەوە و ئەو چەم و دۆڵەی چۆن پڕ کردووە لە ئاو و ئەم هەردوو ئەو هەردوو ئەم قەڵبەز و ئەو قەڵبەزکەوە دێتە خوارەوە هەتاوەکو دەگاتە ناحیەی خوڕماڵ و ناحیەی خوڕماڵیشی پڕ ئاو کردووە بەو ئاوە جوانەی خۆی. دیارە تافگەی زەڵم لە جوانیدا وێنەی نییە، لە جوانیدا لە ساردیدا کەوا وەکو بەفراو وایە. بۆیە ئەوانەی کەوا ببینن ئەبێ شتێکی لەسەر بنووسن، ئەبێ شتێک بڵێن. ئەوەی کە هونەرمەند هەرخۆی ناگرێ، ئەوەی کە نووسەرە ئەویش هەرخۆی ناگرێ، ئیلا ئەبێ شتێک بنووسێ. منیش بۆ بۆنەیەوە لەسەر تافگەی زەڵم لەسەر سەرچاوی زەڵم ئەو شیعرە نووسیوەکەوە باسی تافگەکە دەکات. هەروەها شیعرێکی تریشی نووسیوە کە ئەویش باسی زەڵمە بە تایبەتی زەڵمی کۆن ئەو کاتەی کەوا پێش ئەوەی کە زەڵم ئاوەدان بکرێتەوە کە هاتینەوە زەڵم وێران بوو هەموو هەوارەکان چۆڵ بوون. من لە تافگەی زەڵمەوە تێکەوتم هەتاوەکو هاتینە جەمیناواکە شوێنێکە ئەو شوێنە هەمووی کۆگاکان خاڵی بوون، نە کەسێک هەبوو، نە دەنگێک هەبوو، نە پیرەژنێک هەبوو، نە باپیرەیەک هەبوو، نە باوکێک هەبوو کەوا کۆگاکەی ئاوەدان کردوێتەوە. لە کۆنەوە لە ئەدەبیاتی کلاسیکیەوە هەتا ئەگاتە ئەمڕۆ زەڵم بەردەوام بوونی هەیە، ئامادەجی هەیە و هەمویان سوورەی خۆیان و مانای خۆیان لە ناو تێکستەکانە مانایان بەخشیوەتەوە بە زەڵم. دیارە زەڵم من پێم خۆشە باسیەوە کەم کە بۆچی زەڵم ئەم کاریگەریەی هەیە لەبەرەوەی زەڵم لە نادیارەوە لە بوونەوە لە نابوونەوە یا لە نەبوونەوە یەتەوە ناوبوون و سیرەکەی کاتێک کە ئەڕژێت و تا ئەو خاڵی کە زەڵم کۆتاییەت زەڵم بەس بە تەنها سەرچاوەیەکی ئاوی نییە،
بەڵکو زۆرجار لە ناو تێکستەکانە لە زاچیرەی مرۆڤە ئەگەر ورد سەیریکەی زەڵم ئەبێتەوە بە ئینسان و بە تایبەتی لە ناو ئەدەبیاتی هەورامانە کە مرۆڤ ئەبێتەوە بەسەنتەر لای مەولەوی ئەوە ئاماژەیەکی ڕوونە و گوڵچون ڕووی ئازیز نەزاکەت پۆشان وە فراوان چون سیل دیەی من جۆشان بۆیە زەڵم ئەبێتە مرۆڤێک ئەگەر تۆ لە لەحزەیەکە بڕۆی سەیری زەڵم بکەیت یا لە لەحزەیەکی بێدەنگیا سەیری زەڵم بکەیت هەست بەوەکەی ئینسانێکە دیالۆگەکە ئینسانێکە بۆ منە قسەکە ئینسانێکە شوناسی خۆیاتەوە بە دەوروبەر کە گوێی لێگری کاتێک کە زەڵم ئەیا بە و دار و بەردەیە هەستەکەی بەریە کەوتنێکی ناتەبیعی لە نێوان دەوروبەری خۆیان هەیە. لە ئەدەبیاتی کلاسیکی کوردیدا زەڵم وەک پارچێکی سەرنجڕاکێش لە سروشت وەسف کراوە. زۆربەی کات شوێنراوە بە شتێکی تر کە شاعیر مانایەکی تایبەت و خۆڵی پێبەخشیوە و لە ڕێم کەرەستە شعریەوە دەردەدڵی کردووە. هەندێک جار یەکێک لە ئەرکەکانی مرۆڤی پێبەخشراوە، ئەرکی زیندوێتی وەرگرتووە. ئەحمەد موختاربەگی جاف سالم و بێخود لەو شاعیرانن وشەی زەڵمیان لە تێکستی شعریدا بەکارهێناوە. بەگشتی پێگەی زەڵمیان با بڵێن پێگەی شوێنە جینەکان ئەو شوێنانێکە وەکو شوێنێکی گەشتیارین یا شوێنێکی تەبیعین لەوە سەرچاوەدا بۆ یەکەم جار پێگەی شوێن وەکو شوێن لە ناو تێکستی ئەدەبیات کاتێک بەکاردێ بەگشتی وەکو شێوازێکی سەرەکی کاتێک ئەدەبیاتێک بەگشتی لە جیهاندا و هەروە ناو ئەدەبیاتی کوردیە سەر هەڵدا پێوترێت ئەدەبیاتی ڕۆمانتیک. ڕۆمانتیکەکان بەگشتی پێگەی شوێن لەلایەن وەکو شوێنی حەسانەوە وەکو شێوینی هێوربوونەوە وەکو شوێنی بەسەربردنی حەز و خولیاکان وەکو ڕۆکردنە سروشت ئەوەی کە پێی ئەڵێن لە ناو ئەدەبیاتی ڕۆمانتیکە سروشت گەراکان تەبیعەت گەراکان لێرەوە بایەخی شوێن لە ناو ئەدەبیاتە گەنیەکی زۆری پێدراوە. هەرچەندە شوێن وەکو کەرەستەی شیعری لە ناو ئەدەبیاتی کلاسیکیشە هەیە و هەروها لە ناو فۆلکلۆریشە هەیە، بەڵام بەو شێوە سەرەکیە وەکو خاڵێکی جەوهەری ئێمە ئەتوانین بڵێن لای ڕۆمانتیکەکان بایەخی کتابەتی پێیا کردووە. ئەگەر ڕێمەوە سەر ئەدەبیاتی کلاسیک زەڵم لە ناو ئەدەبیاتی کلاسیکان پاندایەکی زۆری داگیر کردووە لە ناو شعری کوردیە. بنمونە کۆمەڵە شاعرمانە، یەکێ لەو شاعرانە ئەحمەد موختاربەگی جافە، یەکێ لەو شاعرانە سالیمی شاعرە سالم، یەکێ لەو شاعرانە ئەخۆلی شاعرە، یەکێ لەو شاعرانە بێخودی شاعرە. زەڵم لە ناو ئەدەبیاتی ئەم شاعرانەیە لە فۆرمە کلاسیکە باوەکەی شێوازی کلاسیک و عروزی عەرەبی لای نەداوە. بنمونە یەکێ لەو پایانەی کە لە ناو ئەدەبیاتی کلاسیکی کوردیا هەیە وەکو کۆڵەکەیەکی ڕسمی بەکاردێنێ وەسفکردنە زەڵم وەسف کراوە یان شبهێنراوە بە شتێک. بنمونە لە نێو زۆربەی زۆری ئەو تێکستانەی کە لەلایەن شاعرانی کلاسیکەوە بەکارهێنان زەڵم بۆ بە بابەتی شعری بۆ بەکارەستە بوو بە مۆتیڤی شعری زەڵم شوێنراوە بە چاو یان بە ئەشک یان بە ڕووباری چاوەکان یان بە نمەی باران لێرەوە شبهاندرێک دروست کراوە بە شێوەیەک لە شێوەکان زەڵم ئەتوانین بڵین لە پاڵ سیروان و لە پاڵ تانجەرۆیە وەکو دوو هاوا تا بەکارهێناون کاتێک کە شاعر باز لە گریانی خۆی یا گریانی خۆشەویستەکەی یا گریانی خۆی بۆ خۆشەویستەکەیەکە زەڵمی وەکو کەرەستەیەکی شعری بەکارهێناوە وەکو بابەتێک کە شوبهاندوێتی یان شواندوێتی بە فرمێسن. ساڵە و 46 من زارۆ بێنێ ئاوە زەڵمی بوومەدەردەکە ئیدامەش بێ یەری چوارڕی ئیدامەش بێ سەرویۆی بوومەدەرەی گەوگەورەیش بێ ئاکە شێمە گر کەوتێرامێ کەم خەڵک زاچر بێ گر کەرچۆ ئیدەست ئانەش حکم و دەور و دەگێنە بێ کەرچۆ ئیدەست زاچر نەبێت پیەسۆمانەوە ئاوە زەڵمی کەمە بیە فرە بە کەمەیی ئێندە کەمە بیە گوماڵتاوەکانە بە حاڵمانێ فقط هەر بە ئیدامە بوومەدەردەکەی ئاوەکێ تەقاوە فری بیە ئاوێ سوورەی ئەجێ ئاوە وهاری لێ کەندش ئاوردانە ئانە ئاوەکی گەوری بیانە فری بێ مەدان و 84 بێ 81 بێ پادەوە نەبێ مەدەم خۆنەواری منیان من فرە شێوی میادی نییەنی و منویست و چار نییە مانە پێی خۆنەواری کردیەوە زیاتر خەریکێ مەکتەبەکەی بێنمێ زڵە کەوت ئاوایی وات چابواتم چیش بی واقعاتی قمەوە چاوە زەڵمی تەقا واران نەوارا بێخە ئاوە زەڵمی بەواران تەقۆ وەختێ تەماشەما کرد مەکتەبەکە چەنی تەماشەش کەرە ئینا وەڵ و دەم و ئەنەینا سەر و ئاوەکێوێ مەکتەبەکەنا سەر ئاوەکێوێ ئیسە یانەکە ئیپەڕ و ئاوای چکۆنی ئەنە مەکتەبەکە چانە بێ کە تەماشەما کرد نمی ڕانماچە ئاوی ئاما هەچی شەخەڵ بێ گر دژاورد ئاوێ خاصە ئاوێ فرێ ئاما ئاوەکە عاتیچمە من دیێن چی
هەشتانە و جە 46 ئی واقع ئاتێمە جا ئاوە زەڵمینە دێنێ بەکارهێنانی زەڵم لە هەموو قۆناغا دەبیەکاندا وەکو تافگەیەک ئامادەیی هەیە دیمەنێکی جوان و ڕۆمانسی بە شاخەکە بەخشیوە و شوێنی گەشت و حەوانەوەی گەشتیاران بووە. ناوی زەڵم وەکو تابلۆکی سروشتی و خۆرسک بەرگوێی هەموو کەسێک کەوتووە بووە بەیەکێک لە جوانترین کەرەستە شعریەکان لە ناو ئەدەبیاتی کوردیدا. وەکو وتمانیەکی لەو شاعرانەی کە لە کۆڵەکەیەکی سەرەکی ئەدەبیاتی کلاسیکی ئێمەیە کە بریتە لە سالمی شاعر لە پاڵ نالی و کوردیا هاتووە وشەی زەڵم یان با بڵین تافگەی زەڵمی وەکو چاو بەکارهێناوە تێکستەکە زۆرە من بێزاد ئەو دێڕم بەکارناوە ئەو وێنە شاعریان بەکارهێناوە کە باسی زەڵمەکاڵێ وەک زەڵمە ئەشکی دیدەی تارم لە زوڵمی چەرخ هەر دەکەم لە کونجی غەما یادی شارە زۆر ئەگەر بە دیقەت سێری ئەم تێکستە بکەین زەڵم و دیدەی تار دیدە مەمەسی لە چاوەکانێتی چاوەکانی کە جۆرە لە تاریکیان پێوە دیارە ئەڵێ وەک زەڵمە ئەشکی دیدەری چارم لە زوڵمی چەرخ لە دیوانەکەی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیسە ئەڵێن چەرخیش دیسان هەر بەواتای زەڵم بەکارهاتووە کە ئەڵێ بارەکە الله چەرخەی ئافرین چەرخ ئەکرێ وەک هاواتایەک لە نێوان زەڵمەکەی تر و کە وشەی زەڵم بەکارهێنراوە لەگەڵیا لەگەڵ چەرخەکەی ترا وشە ئارایەکی جوانی کە دەبێ سالمی شاعر هاتبێ ئەمەی بیستێ بە جۆرە لە جۆرەکان و ئەمەی کە دەبێ زانیوێتی ئەو زەڵمە بەواتای چەرخ بەکاردێ ئەکرێ بەم شێوەیە بەکارینە ئەکرێش بەم شێوەی لێکی بێنەوە کە ئەڵێ وەک زەڵمە ئەشکی دیدەی چاوم ئەشکی دیدەی تارم لە زوڵمی چەرخ زەڵمی یەکەم لەگەڵ زوڵمی دووەمە لە ڕەوان بێژی کوردیا پێی ئەوترێ ڕەگە زۆزی ناتەواو زەڵم و زوڵم ئەویان بە پیتی بزوێن دەست پێەکەیان بە بڵێن پیتی زوێن پێگەهێنێ ئەمیان بە پیتی واو زوڵم و زەڵم لێرەیە وشە ئارایەکی زۆر جوانەکە کراوە لەلایەن سالمی شاعرە وەکو ئەتوانین بڵێن پێگهێنەری سەرەکی ئەم دەقە سنتەری دەقەکە سنتەری وێنە شاعرەکە ئەو وشەی زەڵمەیەکە تیا بەکاری هێناوە هەر دەکەم لە کونجی غەما یادی شارە زۆر پەیوەندی نێوان زەڵم و شارە زۆر چییە ئاشکرا کە دەبینین ڕووباری زەڵم بە ناوچەیەکی شاخاوی و خۆڕاتی ئەپەڕێ و دەشتی سیروان دەشتی شارە زۆر ئەوەدا لەوێشەوە کە ئاگا بە سیروان جۆرێک لە دۆسایەتی لە ڕفیقاتی لە تێک هەڵبوون لە پێکەوە گونجانیان تێدایە زۆربەی زۆری کاتەکان کە شاعر وشەی زەڵمی بەکارهێنا وشی شارە زۆریشی بەکارهێناوە لەگەڵیا بۆ هەندێک جار خۆی چواندووە بە زەڵم خۆشەویستەکەی چواندوو بە شارە زۆر بۆی لەویا جۆرێک لە دۆسایەتی یان شکاندنی تینوێتی یەکتر وەکو ڕەمزێکی جوان بەکارهێناوە کە زەڵم تینوێتی شاعرشکێ کە زەڵم تینوێتی شارە زۆرشکێنێ ئەکرێ بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ئەشکی چاوی شاعر تینوێتی خۆی ئەشکێنێ یان زەڵم تینوێتی خۆشەویستی شاعر ئەشکێنێ بە جۆرێک لە جۆرەکان ئەو گونجاندنە ئەو وێنە شاعریە بەکارهێناوە. هەتا ئەو لەحزەیە کە زەڵم ئەڕوات ئەو جوگرافیایە ئەبرێت و تا خاڵی کۆتایی زەڵم بۆ نمونە زەڵم بەردەوام ناوە بەردەوام شوناسە بەردەوام ئامادەجی هەیە لە هەموو ئەوانەی کە باسەکرێن و لە ناو ئەدەبیاتە لە ناو چیرۆکە لە ناو پەندی پێشینە لە ناو گۆرانیە بەردەوام ئامادەجی هەیە زەڵم کاتێک کە ئەو جوگرافیایە ئەبڕێت زۆر ناو هەیە بۆ نمونە لەوە چی ئەگەر زەڵم نەبوایە ئێستا نەما بووایە نەک هەر وەکو ناو نەما بووایە وەکو ژیانیش نەما بووایە چکە کاتێک کە تۆ سیرەکەی زەڵم ئەو شوێنانەی بە ناویدا تێ ئەپەڕێت یا ئەو جوگرافیایی کە زەڵم بە ناویات تێ ئەپەڕێت بۆ نمونە لەوە چێ زەویەکی زۆر وشک بوو بێ یا بۆ منە شارە زورێک کە لێرەوە تێ ئەپەڕێت تا ئەگاتە خاڵی کۆتایی خۆی کە سیروان و تانجەرۆیە سیرەکەی لەگەڵ خۆیە بوون ئەیاتەوە بەوانە ژیان ئەیاتەوە بەوانە و نەک ژیان و بوون ئەیاتەوە بناوە و ئەمانش ئەبنەوە بە ناوێکی گەورە بۆ نمونە هەتا تۆ سەیری ئیسماعیل خورماڵی کە باز لە زێدی خۆیە کاکە خورماڵە چۆن زەڵم ئەیکا بەدوولەتەوە لەگەڵ بەراورد بەو شوێنێک کە تیاژی باسی ئاوی ڕێیانە کاکە چۆن ئەوی شارەکەی خۆی کردووە بەدوولەتەوە ینی زۆر جوان سوڕەی زەڵم ئەیا کە خورماڵ ئەکا بەدوو لە دوو بەشەوە ڕاستە خورماڵ ناوە بەڵام زەڵم بەشێک بووە لەو شناسە گەورەی کە خورماڵ هەیەی تەواوی ئەو دیهاتانەی کە زەڵم پێیدا دەڕوات هەمووی بوون بە ناو هەموو بۆ نمونە ئەگەر تۆ پرسیار لە دێ بکەی لەسەر زەڵم بێت ئەڵێ فلان دێکە لەسەر ئاوی زەڵمە خاڵێکی دیکەی کە زۆر 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 گرنگە ئەویش ئەوەیە بۆ نمونە کۆتایی لەگەڵ خۆیان هێنێتەوە سەرەتا زەڵم
ینی خاڵی کۆتایی خۆی ئێنێتەوە سەرەتا بۆ نمونە لە کۆنیشەوە تا ئێستا کە باسی زەڵم کراوە یەکسەر باسی کۆتایەکەی بۆ نمونە تانجەرەوە هەردووکیان پێکەوە هاتوون بۆ نمونە دایم وتراوە زەڵم و تانجەرۆ یاخۆت بۆ نمونە کە باسی لە زەڵم بووەتەوە بە ئینسان بووەتەوە بە چاوی ئینسان ئەگەر ئەوێ سەرچاوەیەکی سروش بوو بێ و دوجار شوبهێنراوە بە چاوی ئینسان و ئاوە کوڕەکەشی بووە بە فرمێسکی ئەو ئینسانە بۆ نمونە وتێتی ڕژاوەتە کوێ ڕژاوەتە تانجەرۆ سینەم وەک تانجەرۆ وایە سنگم وەک تانجەرۆ یا سنگم بووە بۆ منفەزەی کە فرمێسکەکانی هەڵگرتووە وەکو چۆن سیروان و تانجەرۆ زەڵمیان لە ناو خۆیانە هەڵگرتووەتەوە بێ خودی نەمر ئەڵێ کە ئەچمە حجرە ئەڵی دەشتی شارە زورە ببێتەوە وڵاخ ئەخاتە مەلە ئاوی زەڵمی ئەشکی ڕەوانم کە ئەچمە حجرە ئەڵی دەشتی شارە زورە ببێتەوە وڵاخ ئەخاتە مەلە ئاوی زەڵمی ئەشکی ڕەوانم ئەگەر بەراوردی ئەم دێڕە بکەینیان ڕوونکردنەوەیکی سەرپێیش بێبی خێنەسەری چوار وشەمانەیە کە قورسایی دەقەکە چوار کۆڵەکە هەیە کە بنیادی ستراکچەی دەقەکەی لەسەر بنیان دراوە حجرە و شارە زور ئەشکی چاو لەگەڵ زەڵمە حجرەکەی خۆی چواندووە بە شارە زور ئەشکی چاوی خۆی چواندووە بە زەڵم ئەڵێ کە ئەچمە حجرەکە ئەڵێ دەشتی شارە زورە ببێتەوە سیرکە ئەگەر دەشتی سارە زور ئاوی زەڵمی لێ ببگرینەوە چی لێر دشتێکی کاکی بە کاکی وشک و برن شتێکی ئەو تۆی لێ نامێنێتەوە ئەڵێ من کە ئەچمە حجرەکەمەوە ببێتەوە وەکو شارە زورم بەبێ ئاوی زەڵم سیرکە زەڵم تینوێتی شارە زور ئەشکێنێ ئەشکی چاوی ئەویش لە دووری ئەوە تینوێتی حجرەکەی ئەشکێنێ مەبەستی لەو جۆرە گریانەیە کە لە نێوان کەسێکە بە وابەسە بێ بە شوێنێکەوە لەسەرەوە وابەستەی لە نێوان شاعیر و خۆشەویستەکەە لە خوارەوە وابەستەی لە نێوان شاعیر و خۆشەویستەکەی لەگەڵ شاعیر و حجرەکەیە ئەم بابەتی حجر لە ئەدەبیاتی کلاسیکە لای نالی و لای سالی و لای زۆرێک لە شاعران بە شێوەیەکی گشتی باش کراوە کورت و پۆخە دەتوانین بڵێن زەڵم لای شاعرانی کلاسیک شاعرەکان زۆرن نمونونەکان زۆرن لەوانێ بۆ ئێستا هەر ئەوەندە بەس بێ سێ نمونەمان هێناوەتەوە سالم و ئەحمەد مختار و لەگەڵ بێخودا کە هەریەکان بە جۆرێ لە جۆرەکان سەر بە قۆناغێکی تایبەتی ئەدەبیاتی کلاسیکن لە چوارچەوەی وەسفە ڕەوان بێژیەکانە کە ڕەوان بێژی پایەکی گرنگی شێعری کلاسیکە بەکار هاتوو بە شێوەیەکی گشتی لەگەڵ شارە زور و تانجەرە و زەڵم و سیروانە بە یەکەوە وێنیان پێ دروست کراوە هەروەها بەگشتی ئەتوانین بڵێن زەڵم لە ناو شێعری کلاسیکە چێنراوە بە چاوی مرۆڤ ئەدەبیاتی ڕۆمانتیکی ئێمە واتە ئەدەبیاتی ڕۆمانتیکی کوردی ئەگەر چی ئەڵەن لە گۆران و پیرەمێد و شێخنووری شێخ ساڵحەوە دەست پێکا و لە ژێر کاریگەری ئودەبای فەجیعاتی تۆفیق فکرەت و نازم حکمەت و جەلال ساهیر و عەبدولحەق حامیدی ئەدەبیاتی تورکیا دەستی پێکردووە ڕوانگەیەکی وا هەیە بەڵام ئەتوانین بڵێن پێش ئەوانیش لەناو ئەدەبیاتی گۆرانە لەناو شێعری هەورامیە مەولەوی و برادەرەکانی یان بێسارانی و مەولەوی و سەیدی ئەوانە سەردەمێک پێش ئەدەبیاتی ڕۆمانتیکی ئەوروپیش کەوتون تەنانەت ئەوان هاتوون جوانترین ڕەگەزی ڕۆمانتیکیان لە ناو شیعری کوردی هەورامیە بە شەورامیەکە بەکارناوە کە هەندێک لێکۆڵینەوەی لەبارەو کراوە بەڵام هێشتا بە شێوەیەکی ڕسمی نەخراوەتە چوارچێوەی پراکتیکردن و یان بە جۆرە لە جۆرەکان نەخراوەتە چوارچێوەی بابەتەکانی خوێندن و لێکۆڵینەوە مەولەوی سەر بە دەستەی ئەو شاعرانەیە سەر ئامەدی ئەو شاعرانەیە کە ئەتوانین بڵێن جوانترین ڕەگەزی ڕۆمانتیکی لە ناو شعرەکانیان بەکارێناوە بە جۆرێک لە جۆرەکان مەولەوی بەگەڕانەوە بۆ سرود بۆ زێد بۆ نیشتیمان بۆ ئەو کەش و هەوا تەبیعیە کە یەزدان دروستی کرد و بەخشیوێتی بە مرۆڤ ئەتوانین بڵێن جوانترین نمونەی ڕۆمانسی بەکارێناوە یەکێ لە نمونە هەرە ڕۆمانسیەکانی ئەو شوێنەیە کە ئێمە دەمانەوە وەک ستراکچەر وەک پێگهێنەری سەرەکی باسەکەمان باسی بکەین کە زەڵمە شعرن بەناوانکەی مەولەوی کە ئەچێ بۆ زەڵم لە سەردانێکە وهارن سەیرن سەوزەی دیاران نەمکەوت نەدی دەشتون شەو بێداران پەی دڵی مانیای دەرون مەلاڵان سایە بەستەوە خەیمەی گۆڵاڵان بۆ یەخەی سەحەر پەی دەماخی دڵ مانەوە بە نەسیم جێبێ جەمین گوڵ شعرەکە هەمووی مۆزوعە بەڵام ئەگەر بتوانم دێڕێکی دەربێنم ئەمێ فۆکەس لەسەر ئەوە بکەم ئەڵێ چۆن دێوانەی شۆر ئازیز نەسەردا شەتاو سەر هورگرت وە دەشت و دەردا زەڵم لە ئەدەبیاتی مەولەویە وەکو وتمان وەکو کەرەستەیەکی ڕۆمانتی وەکو عاشقێک بەکارێناوە یعنی وەکو وتمان لە ئەدەبیاتی کلاسیکە زەڵم شوبهێنراوە بە چاو زەڵم لەناو ئەدەبیاتی ڕۆمانتیکە وەکو عاشق وەکو دیاردەیەکی عاشق ئامێز وەکو حەز وەکو کەرەستەیەکی سۆز و خۆشەویستی وەکو دیاردەیەکی عاشقانە باسی لێوە کراوە چەنی سەرچێمەی کۆتا گفتوگۆ
شێنی سەرچێمەی کۆتا گفتوگۆ تافی بەرزێ چڕێ چشێن ناڵۆ تۆ تافی بەرزێ چڕێ چشێن ناڵۆ تۆ